خزم و دۆست و ئاسایش و کۆماندۆ و یاتی هێزێکی یەکجا زۆر هاتنە سەرمان. يعني زۆر من شەوەژم وتیانەوە دنیاتان کاول کردە، يعني هەموو کورسان ڕووچوودە یەکە جێش عێراقی لە ئینزارە، يعني هەموو شتێک تێک چووە. شەوی ڕابردوو ڕووداوێک ڕوویدا لە ناوچەی داودەی سنووری خورماتوو کە گوایە ژمارەیەک گەنج بۆ گەشت و سەیران چوو بۆ نێوراکە، دواتر هەواڵەکەەوە بڵاو بۆکەوە ئەو گەنجانە لەلایەن چەکدارانەوە یاخود لەلایەن کەسانی ناسراوە هێرشیان کراوە دەسەر و کوژراون. منستا لە ئەو گەڕەکەم ئەو گەنجانێکە لە پشتی منەوە بەشێکن لەو گەنجانێکەوە شەوی ڕابردوو لەو ناوچەیە مەبوو، دواتر لەلایەن زەمینەکان و ڕزگار کران. سلااوتان لێبێت ئەگەر تۆ بێتە ئێرە ئازێتنەوێت باسی ڕووداوەکەم بۆ بکە. شەو ئەم ڕووداوە بۆ گەیشتە مەرحەلێ و بۆ ئایلات. سەرەتا بەخێر بێن، سوپاسی کەناڵەکەتانەگەم لێرە حازرن. ئێمە بەیانی سەعات 10:30 گەشت نەخۆردنەوەزان هیچ عیبێکمان نەبوو، هەتا دەم و ئێوارەش جەوێکی خۆشمان بەسەرە برد. لە ئێوارەوە گەشتە 12:30 شەو خەوتیمان تا سەعات 1:35 خزم و دۆست و ئاسایش و کۆماندۆ و یاتی هێزێکی یەکجا زۆر هاتنە سەرمانە ڕەمووی بەهاتواوار و بەشڵەژاوی هاتنە سەرمان دیانەوە بواکەن دنیاتان کاول کردووە. ئێمە شاگامان لە هیچ نییە، ناو شیرینەی خەوا بوو، هەتا ئەمایان هەڵگرت لەوێ چوانە گەمرگ چوانە ئاوایی لەوێ باوکو و برا و کەس و خزم و هەمووی لەوێ بوو. وتیان نامەیەکیان بۆ ئێوە ناردە بۆ من ناردە، یعنی بۆ باوکی ئەیوب مامەحموود، وتیانە کوڕەکەی ئەو کوڕەکەی خاڵم جواد کوژرانە و ئێمە شەومان زاماری. ئیترە نامەیە بوو هەمووی شڵەژان هاتنە سەر ئێمە، جێش عێراقی جێش کوردستان هەر هەمووی بەکاملی هاتنە خۆردنەوەزان و لێ حازر بوون. ئێتە گەیشتە سەعات 2:30 شەو لەگەڵ جێشی کۆماندۆیە چوین چومان بۆ ناوچەی ئەوان، دەستیان خۆش بێ ماڵیان ناوا بێ، زۆر ڕێزیان لێمان کرد، زۆر احترامی ئێمەیان کرد. لەوێ بین و تەحقیقاتیان لەگەڵمان کرد هەتا سەعات 8:30 بەیانی. گومانتان لە کیە ئەو کورتەنامەی لەلایەن کیوە ڕۆیشتۆ بۆ باوکێکی لەو گەنجانە؟ بەخوا جارێ تا ئێستا نازانین، بەس کەسەکە ناسیاویشە یادین ئەمان ناسیە زۆر باشەمان ناسێ، بەس نازانین کێ لەبەرەوەی ئەکاونتەکەی فەیکە و دوای نامەگەش ئەکاونتەکەی سوتانە. دەستخۆش بێت نمەیەکی لەو گەنجانەگە بێت ئێرە ئێوە کاتی لە ماڵ دەرچوون ڕۆیشتان ئەو ناوچەیە کە گوندی خۆرەنوازان لەلایەن کەسوکارتان دوتان کەوا شەو ناگەڕێنەوە؟ بەڵێ بەڵێ ئێمە خۆمان وتمان شەبەکەی لێ نییە، ئەڕۆین ڕۆژمان پێچوە شەومان پێچوە دێینەوە، بەڵام ئێمە ئاگامان لەوە نوێە ئەمە نامەنریا و نووسیاوە ئەمە شەید بۆ ئەمە زامارە و بگەینە پێیانە. زۆر ئاسایی من لەو دەبیمان و شەو خۆمان لێ کەوتە و جێش و شتاتە سەرمان و جەماعەتی کۆماندۆ و خۆبەخش و شت. زەمینەکان چیان پێتاوە دوایەوەی کە هاتن بلاتان؟ هاتم بۆلان زۆر بە مشەوەشی و هەمووی جەماعەت کۆماندۆ نیمە یعنی گیانم بە قوڕەوە بیونا ئاو چەم و شاخ و يعني زۆر من شەوەژم وتیانەوە دنیاتان کاول کردە، يعني هەموو کورسان ڕووچوودە یەکە جێش عێراقی لە ئینزارە، يعني هەموو شتێک تێک چووە. ئێوە بواتانەکەدە بۆ نامەتان ناردە، ئێمەش هەت تێ نەگەیمان ئەم نامە چییە بەڕاستی ئایتر چون سوار سارەمانیان کرد و غەرازیان ماڵانەوە بێ زۆر یارمەتیمانیاندا و بۆ ئاوایی گەرمک و لەوێ لە بۆ لای کەسوکار و دۆست هەمووی لەوێ چاڕیانمان کەسوکارتان چۆن بۆ کاتێکەوە هاتن پێتان و هەستیان چۆن بکە چاوێن پێتان کەوت کارەوە زیندون دوایەکەوە هەواڵی دیار نەماتان یاخود کوژراوتان بڵاو بووە؟ بەخوا زۆر ئاڵۆزی عینسە من هەمووی وا داناوێمە بۆ جەنازات و تەنانەت ئیسعافات و یعنی کشتێک هاتون جەنازەمان بوونەوە نەگوە ساغی. طبعا يعني زۆر مشۆش بوون و زۆر دڵخۆش بوون و زۆر کاریگەری لەسەریان بی. بەڵێ